چمو وەرە بزانم تێم بگەینە ئەمن تەواو ئیتر بێزار بووم واز لە من بینە وەرە بزانم وەرە چمەوە باشە باش وەرە پێم بڵێ ئەتوو بەتەمای چی وازم لێ بینە دەم هەیە بڕۆم ئەو ماڵی جێ هێڵم لە خۆتون ئەو داکە شێتت بەداکم نەڵی شێت شێتە ئەدی کاداکم لەو ژوورێ دەرگام لەسەر داخستیە دەرگا لە سەدا قسیا ئستا هەرەوەت ماوە ئەو جارەی لێم دەی ها وەدەزانی من لەو ماڵی دەمینم باوکە فەرمان خەریکە لێم دەدا لە چی کچم حەدی نەبی لێت بدا ئەوە بە خۆم هاتم ها ئەوە گەشت مەکن مارتان باشە باوکە جان دایە چا دایە بە قوربانت بم دایە هەلیمە چی لێکردم لیما نە بە قوربان با تووڕە نەبی دوای دێتەوە تووڕابیتن ئەمزمە باشە بم بە گوندی باشە کن فاتمی باشە باشە دایە جاگەت بم دایە یان بم بکن ستی حەیران بێژی کچم لۆ دەگریەوە باوکە فەرمان دەویست لێم بدا فەرمان بۆ ئەو پیاوەی دەستە تو بەرز بکاتەوە فەرمان کورە فەرمان فەرمان ئەوان ڕەحمانە کورە فەرمان گوندەکەمان بم بە ئەمژدێم دایە ئەتوو لێ کۆنە بەستامە دەگەڕم ئەمژدێم باشە ئەمژدێم کچم چەند جار پێم گوت مێردی پێ مەکە ئەو پیاوە ئەوە نییە کە ئەمە دەمانەوێ کورە فەرمان فەرمان کورە فەرمان با فارس بەخێر بێ کورە بەخێر نێم بەم لیشکەم دەوەرە فۆرم بادانشین کورە وەختی دانیشتنەیە مام ڕەحمان بەخێر بێ ئەو مام ڕەحمانی ساکە گوندەکەمان نییە بەخێر نێم ئەمن حازر مام ڕەحمان فەرمان ئەتو پێ ئەو پیاوەی دەست لە کچیم بەرز بکەیەوە لێی بدەی مام فارس شتێک کە نازانی بە چای خۆت دەبیتە فەرمو ببینە فەرمو تەماشاکە بە چای خۆت ببینە بزانە کچەکەت چی کردیا دیارە خراپۆ لە گەلیلۆیە ژۆی لێ کردیا خراپبوون بەو شێوەی مام فارس خەتاین گۆیە خەتای کچی من نییە بەڕاستی خەسارم کرد کچەکەم خەسار کرد لەنگۆ دایە مام ڕەحمان لەوە تووڕەیە دایە ئەتوو وەرە مام ڕەحمان ئێستا دێن حازرین باشە کچێتە بڕۆ توش وەرە دایە وەرە تووشور کسم درتون نەبی بڕۆ جانتاکەت بینە